ڕێگاکان سەخت و پڕمەترسین. ترسی تیرۆریستانی داعش ڕێگاکان دوور دەکەنەوە. کاتێک لە دامێنی چیای شنگالەوە بەرەو سەر لووتکەی چیاکە هەنگاو دەنیت، جگە لە سەختی ڕێگاکە بەڕوونی ئەوەش دەبینیت کە ڕێژەیەکی زۆر لە پێداویستی و جل و بەرگ و تەنانەت چەندین ئۆتۆمبیلی تایبەتیش لا ترسی تیرۆریستانی داعش بەجێماون، وەک ئەوەی هاوڵاتیان تەنها هەوڵی ڕزگارکردنی گیانی خۆیان دابێت. لەسەر چیای شنگالیش چەندین خێزان دەبینرێت کە لە ژیانێکی سەختدا دەژین و پێویستیان بە هاوکاری و دەستگیرۆیی خێرا هەیە. ناوێت تا چییە؟ تا ها؟ ئەیتا؟ ئێرە سەر شاخی شنگالە کاکاتە بەرزترین بەشی شاخەکە و بەرزترین شوێنی شاخەکە کە پەرزگای ئاینی چلمێرای لێکە. لێرە یەکێکە لە پەرزگا زۆر بەناوبانگەکانی ئێزیدیان وە هەمووان لێرە ئەوانەی کە ماونەتەوە زۆرێک لەوانە بۆ پارێزگاریکردن لەم پەرزگا ئاینی خۆیان ماونەتەوە و ئەوەشی کە لە پشتمەوە ئەبینرێت ئەوە ناو شارۆچکە و ناو شاری شنگالەکە بەڕوونی لە پشتمەوە دیارە، بەڵام بەهۆی بوونی مەترسی گروپە تیرۆریستەکانی داعشەوە ئێمە زۆر نەمانتوانین نزیکتر بینەوە لەوە ناتوانین لەبەرەوەی کە ئێستا ناو شارۆچکەکە بەدەستەوانە و بەشێکیش لە دامێنی چاکە بەو دیوا بەدەست ئەوانەوەی ناتوانین زۆر نزیک بینەوە لەوان. وەڵاهین ئێمە دەوری 2000 کەس هەبێن لێرە بۆ شەرفەدین 2000 کەس هەوێ زیاترەوەیە. ئێمە هەر بڵێن ئێمە هاتنە دیفاع لە چای خۆکان لە خاکەکەمانەکەن و ئێمە بەردەوامن هەتا نەمرن هەر لێرە بینین. بەسوان ئیداعش بشکێنین و هەبەکتێ ما نابێت جوارێت خۆ ما مال وأرزاق وجن ومال ما حمشوا هذه والله باور بکە ژمالا مێ ژمال باتا مچێل و دوو کەس دەستێ داعشت گرتینە ئەمرێوان 6 مانگا هەتانێکی بنۆت ساڵە یعنی زارۆکێکە چکێمەدا خۆرد قیچ جەهێل زارۆکێکە چکێ قیچی کالەمێر همه اجمال باتا مش عشيرة بابي مقرتنا. شێخ خەڵەف بەحری شێخی گەورەی ئێزیدیان داوا دەکات لە سەرجەم ئێزیدیان و هەموو گەنجان و لاوانی ئێزدی بگەڕێنەوە سەر زێدی خۆیان و دژی چەکدارانی داعش بجەنگن. داواشی لە کۆمەڵگای نێودەوڵەتی و تەواوی کوردستانیان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کرد کە هاوکاری مرۆیی بگەێننە ئاوارەکانی سەرچیای شنگال تا لە مردن ڕزگاریان بێت. سێویدارم و سێویێت کام خۆتت ئێزیدیا هەچی چۆی داک و خۆ خوشکێت خو مالە خۆبجی کردی بەرێ خو بزن چوای شنگالێ و دفاع ئێزیدیا و شەرەف و ناموسێ خو بکەن و خەچی ئینسانێک کورد بێ ئێف شەرەف بێ بنێ کی بێ کی باشووری بێ دەنگی خودگەهینەتێ ئەوژی چ تشی کارێ بن هاری کاریا مە چوای شنگالێ بکەن و تەعاونیا مە بکەن هەکەب سلحە هەکەب خواردنێ هەکەب ئەرزاق بشت تشتيبي أم المحتاجين المحتاجين مساعدينا شي إنسان شي مو شرف هبي جابي ميليا هاي مساعدك مكر وتشتكي مكر مالاوي 1000 جاري آوا. لەسەر چیای شنگال زیاتر لە 2000 کەس وەک ئاوارە ماونەتەوە کە سەرجەمیان لە ژیانێکی سەختدا دەژین و پێویستیان بە هاوکاری و دەستگیرۆیی خێرا هەیە ئەگەرنا ژیانیان کۆتایی پێدێت. ئاکۆکەریم کورسات نیوز سەر شاخی شنگال.